ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز عەقید هێمن ئەمین گوتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر لە ئەستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز عەقید هێمن سڵاوتان لێ بێتۆم، کاتتان باش. ڕۆتینی دامەزراوەکان لە عێراق بەراورد بە هەرێمی کوردستان لە سێکتەری هاتوچۆیە چۆنە؟ ئەتوانین بڵین زۆر لە بەغا و ناوچەکانی دیکەی عێراق باشترین؟ ئەگەر باشترین هۆکارەکەی چییە؟ خۆی کاری بە دامەزراوەیی لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر دەتوانم بڵێم لە هەموو کوردستان و بە تایبەتیش من باسی هاتوچۆی هەولێر دەکەم بە شێوازێکی زۆر مۆدێرنە، شێوازێکی زۆر سەرکەوتووە. ئێمە زۆر باشترین لە شارەکانی ناوەڕاست و خوارووی عێراق. بەڵگەشت بۆ ئەو قسەی من کە دەیکەم ئەوەیە کە ڕۆژانە ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان و دانیشتوانی شارەکانی ناوەڕاست و خوارووی عێراق سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر دەکەن، ئۆتۆمبیلی تابلۆی ژمارە هەولێر دەکرێت. ئەمە ئەوەمان پێ دەڵێت کە لای ئێمە کارەکان بە ئاسانی بەڕێوە دەچێت. ئێمە لە هاتوچۆی هەولێردا هەموو ئاسانکاریەکمان کردووە، سوودمان لە شێوازی پێشکەوتنی نێو تەکنەلۆژیا وەرگرتووە بۆ ئەوەی بتوانین بە شێوازێکی زۆر خێرا کاروباری هاوڵاتیان بەڕێ بکەین. ئێمە لە هاتوچۆی هەولێر ڕۆژانە بەلانی کەم 2000 مامەڵا و هەندێک جاریش لە 2000 بەسەرەوە مامەڵەی هاوڵاتیان ڕایی دەکرێت و جێبەجێ دەکرێت. جگە لەوەش ئێمە لە ناو هاتوچۆی هەولێردا کارەکانمان دابەش کردووە، هەمووی جیاکراوەتەوە بۆ ئەوەی قەرەباڵغی و لۆدەکە هەمووی لەسەر یەک شوێن نەبێت، بۆ ئەوەی کارمەندان و ئەفسەرانی ئێمە بتوانن بە باشترین شێوە پێشوازی لە سەردانیکەرانی بەڕێوەبەرایەتیەکەمان. ئێمە بەشی بار هەڵگرمان جیا کردوێتەوە، بەشی تۆمارکردن بۆ یەکەم جارمان جیا کردوێتەوە، بەشی تەکسیمان جیا کردوێتەوە. ئینجا ئۆتۆمبیلی تایبەت کردومانە بە ژمارە 1 و بە ژمارە 2 بۆ نمونە لە ژمارە 1 تا 500,000 ئەمە لە شوێنێکە و لە سەروی ئەمە شوێنیشترە. ئەو بەشکردن و دابشکاریە هەمووی ئاسانکاریە بۆ هاوڵاتیان. ئینجا جگە لەوەش ئێمە لە ناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆدا وامان کردووە کاتێک سەردانیکە سەردانی بەڕێوەبەرایەتیەکەمان دەکات، ئەو چەند ساتەی لە ناو بەڕێوەبەرایەتەکەی ئێمە دەمێنێتەوە بە شێوەیەکی باش، هەم پێشوازی لێ بکرێت، هەم خزمەتی بکرێت، هەم شوێنی باش و گونجاوی شەیە بۆ ئەوەی چاوەڕێ بکرێت. بۆ نمونە لە لای ئێمە نۆرەگرتن نییە. کاتێک هاوڵاتی دێتە ناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بلیتێک وەردەگرێت، ژمارەکەی خۆی دیاری کراوە، لەسەر شاشەیەک لە بەرامبەری خۆی دەچێت دادەنیشێت لە هۆڵی چاوەڕوانی، سەیری شاشەکە دەهات، کەی ژمارەکەی خۆی لەسەر شاشەکە پیشانی داد، ئاراستەی دەکات بچێتە کام پەنجەرە. ئەم شێوازی ڕەفتارکردنە لە ڕایکردنی مامەڵەدا وا دەکات کە ڕۆتین نەمینێ، کە تاخیربوون نەمینێ، کە مامەڵەکان بە شێوازێکی باش جێبەجێ بکرێن. ئەمەش دایمەن ئەو کەسانی کە لە شارەکانی تر دێن پێمان دەڵێن کە ئێوە زۆر باشتر کارەکان جێبەجێ دەکەن. جامێ باسیەوە بکەم. کابینی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان ئامانجیەوە بۆ ڕۆتینات لە دام و دەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستان نەهێڵێ. ئەو ڕۆتیناتی کە ئێستا عێراقیەکان لە ناوەڕاست و خوارووی عێراق بەدەستیەوە ناڵێنن، وای کردووانەڵۆن ڕۆژ ژمارەی ئۆتۆمبیلێکە کردین کە ژمارەکەی هەرێمی کوردستان بێت لەبەروی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان هاتوچۆ بە خێرایی کارەکان ڕایەکەن. بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر توانیوێتی ڕۆتینات نەهێڵێ، هەر نەیکا بە 0 شقەینا، بەڵام توانین بڵین بە ئاراستەیە کەمەکە هەستی پێ ناکرێت. بۆ ئەوەی ئێمە وەڵامی ئەو پرسیارەی بەڕێستان بدەینەوە، هاوڵاتیەکی عێراق لە شاری بەسڕە ئامادەیە چەندان کیلۆمەتر لە شارەکەی خۆی دوورکەوێتەوە بیبڕێت بێت لە شاری هەولێر ئۆتۆمبیلێک بکرێت ئەو ئۆتۆمبیلە بەناو بکات. ئەمە ڕێک وەڵامی ئەو پرسیارەیە کە بەڕێستان دەیکەن مانای ئەوەیە کە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ئێمە ڕۆتینی تێدانیە، کارەکان زۆر بە خێرایی، زۆر بە شێوازێکی مۆدێرن، زۆر بە شێوازێکی سەرکەوتوو بەڕێوە دەچێت. وەکو باسم کرد ئێمە لەژێر ڕۆشنایی وتەی بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کەوتی ئێمە لەو کابینەیەدا خزمەتکاری هاوڵاتیانین، بەڵێ دەبێت ئێمە بە فەعلی خزمەتکاری هاوڵاتیان بین. ئێمە لە بەڕێوەبەری هاتوچۆی هەولێرەوە تا هەموو ئەفسەران و کارمەندان کە ئەرچیان ڕاپەڕاندن و خزمەتکردنی کاروباری هاوڵاتیانە هەمویان بەو گیانە کار دەکەن، هەر لە سەرەتای دەستپێکردنی دەوام و تا کۆتایی دەوام
ئەوانە لە خزمەتی هاوڵاتیاندانە کاروباری هاوڵاتیان جێبەجێ دەکەین و بەڵێ ئێمە خزمەتکاری هاوڵاتیانین و ئێمە ئەو کارانەی کە بە ئەرکی ئێمە سپێدراوە زۆر بەدڵ سۆزانە جێبەجێ دەکەین هیچ ڕۆتینێک لە نێو بەڕێوەبەرایەتیەکەی ئێمەدا نییە و شایەدی وتەکانی میش ئەو هاوڵاتیانەیە چ ئەوانەی لە شارەکانی خواروو ناوەڕاستی عێراق دێن یان ئەوانەی لە ناو هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە ناو شاری هەولێر هەمویان شایەدی ئەم ڕاستێ دەدەن کە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ئەولێر لە کەمتر بە دوو کاتژمێر تۆ کارەکانت ڕایی دەکرێت و مامەڵەکانت جێبەجێ دەکرێت. بەڵێ بەڕێز عقیدە من سەبارەت بە نوێکردنەوەی ساڵانەی ئۆتۆمبیل و هەندێک مامەڵەی هاوڵاتیان کە ڕۆکەنە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر هەندێکیانی هەموو هاتوچۆکان بەڵام بۆی باسی هەولێرەکەم بۆ پێی بەڕێستان لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێرن گلەی یەکەن هەندێک جار لەوەی نوێکردنەوەی ساڵانەیە یان مۆڵەتیان هەندێک شتی دیکە پارەکەی زۆرە ئەو پارەیەکی دەن زۆرە لە بەرامبەر ئەوە بیر لەوە کراوەتەوە کەم بکرێتەوە یان ئەم پارێ لە چاو هەر شوێنێکی تر پارەیەکی کەم و ڕەمزیە. خۆی سەبارەت بەو ئێمە دوو جۆر پارە لە هاوڵاتی وەردەگیرێت لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بۆی ئێمە جوان ڕوونی بکەینەوە جۆرێکیان بڕی ئەو سەرپێچیە سزای ئەو سەرپێچیە کە شوفێرەکە لە شەقام ئەنجامی داوە سەرپێچی یاسای هاتوچۆی کردووە کە خۆشی بەرپرسەلەوەی سەرپێچی کردووە سزا درراوە پارەکەی لێوەردەگیرێت ئەوەیان جیایە بەڵام سەبارەت بە ڕسومات ئەو ڕسوماتەی لە هاوڵاتیان وەردەگیرێ بۆ جێبەجێکردن و ڕایکردنی مامەڵەکانیان خۆت دەزانی ئێمە دەستگایەکی جێبەجێکردنین بڕی ئەم ڕسوماتانە لای ئێمە دەستنیشان ناکرێت ئەمە لە وەزارەتی دارایی و لە شوێنی پەیوەندیدارەوە دەستنیشان دەکرێت ئێمە تەنها جێبەجێ دەکەین. ئێوە ناتوانن مەسەن پێشنیار بکەن بڵێن هەندێک جار گلەیمان زۆر لێکرێت هاوڵاتی داوای پارەیەکی کەمترەکات ئەکرێت یاخودنا هەرچەندە من ناتوان بڵێن بەلای منەوە پارەیەکی کەمە یاخود زۆرە ئەمە داهاتێکە بۆ ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان و پێویستم داهاتە هەبێت بەڵام ئێوە توانن پێشنیاری وا بکەن یاخود نا. زانیاری هەیە بەس ڕەنگە من لێرە نامەوێت باسی بکەم بەڵام لە داهاتوودا هاوڵاتیان دەیبینن کە ڕسوماتەکانیش لەگەڵ دەرچوونی یاسای نوێی هاتوچۆ گەڕانکاری بەسەردادێت. زۆر باشە دێنە سەر باسی پشکنینی ئۆتۆمبیل هاوڵاتی هەندێک جار گلەیان لەسەر ئەمە هەیە ڕەنگە پشکنینەکە خۆی لەسەر چ بنەمایەکە بۆ ئیلابێت لە ماوەی ساڵەکان کەسم پشکنینە بکاتەوە ڕەنگە هاوڵاتیەک ئۆتۆمبیلەکەی تەنها بۆ چوونە سەرکارەکەی بۆ هەندێک شوێنی نزیک بەکاربێنێ لە ماوەی ئەم ساڵەیە هاوڵاتیەکیش ڕەنگە بە هەزاران کیلۆمەتر بڕوات و گوێ بە تاسە و بەرزی و نزمی و هەنێشت نەدا ینی کەسێک زیاتر خەمی ئۆتۆمبیلەکەیەتی وە کەسێک گوێ ناداتە ئۆتۆمبیلەکەی بەڵام هەردووکیانە بێت لە ماوەی ساڵەکەیە پشکنین بکەن ئەم پشکنینە بۆ چییە و هاوڵاتیان ئەڵێن ناکرێ بکرێ بە 2 ساڵ جارێک لەبەرەوەی ساڵانە زۆرە. خۆی پشکنینی ئۆتۆمبیل پشکنینی مەرجەکانی تونند و تۆڵی و سەلامەتی ئۆتۆمبیلەکەیە کاتێک تۆ ئۆتۆمبیلێک بەکاردەهێنی لەسەر شەقام هەر بابەتێک کە جوڵە بکە ئەگەری ئەوەی هەیە تووشی داخوران تووشی پەککەوتن تووشی لەکە ئەنجامی بەکارهێنان ڕەنگە کێشەی تێبکەوێت ڕەنگە هەندێک کاتەر بە وەستاویش ئۆتۆمبیل ماوەدەکانی هەر بەسەر ناچێت کە لەش وەڵامت دەدەمەوە ئینجا ببوورە کاتێک ئۆتۆمبیل جوڵە دەکات ئەگەری وەی هەیە تووشی تێکچوون بێت ئەو پشکنینەی کە ئەنجام دەدرێت ساڵانە و لە هەموو وڵاتانی جیهانی ژوایە ساڵانە جارێک ئۆتۆمبیلەکە دەبێت پشکنینی بۆ بکرێت لەبەر ئەوەی ئەگەر ئۆتۆمبیل لە مەرجەکانی تونند و تۆڵی باش نەبێت ڕەنگە کارەساتی زۆر گەورەی لێ بکەوێتەوە ڕووداوی هاتوچۆی لێ بکەوێتەوە کاتێک ئەو کەسە ئۆتۆمبیلەکەی خۆی بە شێوازێکی باش ئیدامە کردووە و ئاگای لێبووە و نەیهێڵاوە کەم و کوڕی لێ دروست ببێ و کەم و کوڕی لە مەرجەکانی تونند و تۆڵی دەربچێت کاتێک سەردانی شوێنی پشکنین دەکات هەر لەوێ پێی دەڵێن ئۆتۆمبیلەکەی تۆ زۆر باشە و لەم ئەنجامی ئەم پشکنینە دەرچووە خۆ هیچ مەسرفێکی پێ ناکرێت ئەگەر کەسێکیش ئۆتۆمبیلەکەی پێویستی بەوە هەبێت مەرجەکانی تونند و تۆڵیەکەی
تازە بکاتەوە یان بەشێک لە کار کەوتووە لە ئۆتۆمبیلەکەیدا پێویست بەوە بکات کە ئەو بەشە بگۆڕێت ئەوە پێی دەوترێت تۆ لەو پشکنینە دەرنەچووی دەبێ بچیت ئۆتۆمبیلەکەی خۆت چاپ بکەیەوە ئینجا جارێکی تر ڕێگات پێ دەدرێت کە لەسەر شەقام جوڵە بکەیت واتە ئەوەی کە دەکرێت لە بەرژەوەندی هاوڵاتیدایە ناکرێت ئۆتۆمبیلێک سیستەمی بزوێنەرەکەی باش نەبێت یان برێک و ئیسۆپەکەی باش نەبێت لە شەقام بسوورێتەوە ڕەنگە گیانی من و تۆ هاوڵاتیان و خەڵکو و دانیشتوانی ئەم شارە و ئەو هەمرێمە بخاتە مەترسی بۆیە پشکنین شتێکی زۆر باشە و لە هەموو وڵاتانیش دەکرێت و کاتێک تۆ ئۆتۆمبیلەکەشت ئەگەر هیچ کێشەیەکی نەبێت لە مەرجەکانی تونند و تۆڵی یەکسەر ئەو بڕوانامەیەت پێ دەدەن کە ئاماژە بۆ دەکرێت ئەم ئۆتۆمبیلە لە ڕووی تەکنیکی و لە ڕووی میکانیکی و لە ڕووی مەرجەکانی تونند و تۆڵی سەلامەتی و هیچ کێشەیەکی نییە. بەڵ سەبارەت بە ڕێگاوبان لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن ڕێگاکانمان لە ئاستی ستانداردی جیهانیان خۆی لە سێکتەری هاتوچۆدا ئەوەی کە زۆر گرنگە ڕێگاوبانە کاتێک تۆ ئۆتۆمبیلت هەیە دەبێت ڕێگاوبانێکی باش و گونجا و سەلامەتت هەبێت کە ئەم ئۆتۆمبیلەی بەسەردا بڕوات و هاتوچۆی لەسەردا بکات بەڕاستی لەم کابینەیەدا گرنگێکی زۆر بە سێکتەری ڕێگاوبان دراوە و گرنگێکی زۆر بەوە دراوە کە ڕێگاوبانی نوێ دروست بکرێ و لە هەمان کاتیشدا ڕێگاوبانە کۆنەکانیش نۆژەم بکرێنەوە و تازە بکرێنەوە هاوڵاتیان دەبینن بە تایبەتی لە شاری هەولێر بەبەرچاویان دەکەوێت بەردەوام تیمەکانی نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکان خەریکی ئەوەنە کە ڕێگاوبانانەی کە لە ڕووی کواڵێتیەوە تێکچوونە تازەیان دەکەنەوە بەڵام ئەوەی کە زۆر جێگای دڵخۆشیە چەندین ڕێگای نوێ دروستکرا لە بینی شارەکان بۆ زانیاری هەموو لایەک دروستکردنی ڕێگاوبان زۆر گرنگە بۆ بەرەو پێشچوونی هەر کۆمەلگایەک هەر وڵاتێک کاتێک وڵاتێک لە ڕووی ڕێگاوبان و لە ڕووی بەستانەوەی شارەکان بە یەکتریەوە ڕێگاوبانی باشی هەیە ئەمە وڵاتێکی پێشکەوتووە چونکە هەم جوڵەی هاتوچۆ ئاسان و خێراترە و هەروەها جوڵەی ئابووریش سوودێکی باشی دەبێت کاتێک هاتۆ ڕێگاوبانێکی باشت هەیە کەواتە تۆ وڵاتێکی پێشکەوتووی توانیتە ڕێگاوبانەکانی خۆت بە جۆرێک دروست بکەیت کە ببێتە هۆی ئەوەی لە هەموو ڕوویەکەوە هەم لە ڕووی گەشتیارەوە ئێمە کوردستان شوێنێکی گەشتیاریە کە ئەو ڕێگانەی بۆ ناوچە گەشتیاریەکان دەچن هەمووی ڕێگای باشن و نۆژەن کراونەوەتەوە ڕێگای ئاسانن بەکارهێنانیان ئاسانە ئەمە کار لە کەرتی گەشتیاری دەکات سوودی دەبێت لە ڕووی ئابووریەوە بە هەمان شێوە و هەروەها لە ڕووی پاراستن و سەلامەتی گیانی هاوڵاتیان ئەرکی حکوومەتە کە ڕێگاوبانێکی باش دابین بکات من تایبەت بە شاری هەولێر قسە دەکەم بە ئەم ڕێگاوبانانەی کە لە شاری هەولێر هەیە و هەروەها ئەوانەی کە هەولێر بە شار و شارۆچکەکانی تر دەبەستێتەوە بەڕاستی ڕێگایبانی زۆر باشن وەک دروستکردنی لە ناوەخۆش شەقامی 120 شەقامی 150 مەتری خێرا و هەروەها ئەو ڕێگایەی کە دروست کرا لە مابینی هەولێر و شاری دهۆک ڕێگایەکی زۆر باش بوو لەسەر ستانداردێکی جیهانی بوو کۆمپانیایەکی خۆماڵیش ئەم کاری جێبەجێ کردووە لە ئێستادا ڕەنگە هاوڵاتیان بە بەرچاویان کردوێ لە کەناڵەکەی بەڕێزیشتان من بینیم راپۆرتیان لەسەر کردبوو ئێستا لە کەس نەزانەوە ڕێگای تا دەربەندی گۆمەسپان بە دووسایت دەکرێت و هەروەها لە گۆمەسپانەوە تا سماقۆڵی کارێکی باشی لێ دەکرێت بە دووسایت دەکرێت و هەروەها ڕێگای کۆنی هەولێر شارۆچکەی کۆیە بڵێن قەزای کۆیە کە چەند ساڵە جێهێڵدرا بوو بە هۆکاری جۆرا و جۆر ئێستا بەڕێز سەرۆکوەزیران مژدەی بە هاوڵاتیانی هەولێر و شاری کۆیەدا کە ئەم ڕێگایە کاری لەسەر دەکرێت و جددی دەبن بۆ ئەوەی لە ماوەیەکی پێوانەی و دیاریکراودا ڕێگاکە تەواو بێت بەڕاستی دروستکردنی ئەم هەموو ڕێگایانە بۆ بەستانەوەی شار و شارۆچکەکان بە شاری هەولێر ئەمە بوژانەوەیەکی باشە ئەمە مانای پێشکەوتنە ئەمە مانای ئەوەیە کە شاری هەولێر شارێکە زۆر زیندووە و بە خێرایی گەشە دەکات بۆیە پێویستە ڕێگاوانەکانی شاری هەولێر لە ئاستی ئەم پێشکەوتنە و لە ئاستی ئەم گەشەکردنی شاری هەولێر دابن. ڕێز عەقید هێمنەمین گوتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر لە سلێمانی و لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ کاتێ بێمەتاندا.